ئێوارە 24 جانچین سڵاوتان لێبێ ئەمڕۆژ بە کۆمەڵێک بەرگە و بابەتی نوێوە دێنەوە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست لەگەڵمان بن. منداڵێکی بەهرەمەند وێنەکێشە و شیعر و چیرۆکیش دەنووسێ. وێنەی ئاوارەکانی ئەنفالی بادینان ئەرشیڤ دەکات. کارگەیکی نانی تیری هەلی کار بۆ ئافرەتان دەڕەخسێنێت. بەخشینی خواردن لە مزگەوتی شێخی چولی مێژوویەکەی ساڵێک و 10 ساڵ نییە، بەڵکو لە ساڵی 1301 کۆچیەوە بەردەوام خواردن لە مزگەوت ئامادە دەکرێت و ئەم ساڵی شەکو ساڵانی ڕابردوو بە بۆنی مانگی ڕەمەزان هەموو ئێواران هەژاران و ئاوارەکانی شاری هەولێر خواردن دەبنەوە ماڵەکانیان. ئەو بەخشینی خواردن لێرکانە ئەو ڕۆکە نییە و ئیدە ساڵی پێێستاش نییە. لەو سەردەمی کە ئەو مزگەوتە دروستکرایە کە لە ساڵی 1301 کۆچی کە ئێستا 1440 کۆچیە ئەو مزگەوتە دروستکە لە هەر جنێڕا ئەو خواردنە دابەشکرایە درایتە فەقیر و هەژار غەریب ئەوانەی کە لێرە دەمانەوە ئەوانەی ڕێبوار بوون کەوا بێردا دەڕۆیشتن دەمانەوە چی پێشتر هەبوو خەڵکانی کەوا لێرە دەمانەوە شەو ڕۆژ ئەوە خواردنیان دەدرایە سێ جەمە بەڵام بە ژێرەی زروف و کات و بە ژێرەی ئەمن و وازعکەوینان و ئێستا بوویتە یەک جەم. یەک جەم کەوا دابش دەکرێتن لە ڕەمەزانان هەموو ڕۆژێ دابش دەکرێتن کەوا بە دوو وەزبە دابش دەکرێتن. وەزبە چەند ئەوانەی کەوا غەریبەنە ئەوانەی لێیان قەومە عائیلەکانن کەوا دێن دەبن بە مەنزل لە خۆیان کەوا دەبن خواردنێکی باشیان دەدرێتی ئەلحەمدە هەموو ڕۆژێ برنجە شۆربانی چیشکەوە لەگەڵا و مریشیشی کەوا لەگەڵا ئەو ڕۆژانی کەواشی لێ دەندرێتن زیاتر لە 120 کیلۆ برنج دەکرێتە خواردن و ئەگەر مەسەن فاسولیا بیتن نزیکی 50 کیلۆ فاسولیایەک دەکرێتە خواردن مەرەگە و ئەوەی تربیتە خواردنی تربی زیاتر دەوی بەو شێوەیە و بە نیسبەت کەوا گۆشتیش نزیکی 10 کارتۆن مریشک هەموو ڕۆژێ لێ دەندرێ ئەگە مریشک بێ ئەگە حیوانیش بیتن بەلای کەمی 5-6 حیوان کەوا لێ دەندرێتن هەموو ڕۆژێ گۆشتەکە کەوا دابش دەکرێتن ئەوە وەکتمان لە ڕەمەزانان هەموو ڕۆژێ دابش دەکرێتن لە غەیری ڕەمەزانان تەنها ڕۆژی جومعان دابش ناکرێت ئەوی دیش هەموو ڕۆژێ کەوا دابش دەکرێتن. داهاتی ئەو خوانەی لێرکانە ئەوەلەن لێرکانە مووقوفاتی خۆی هەیە هەندێک شتەیە کەوا وەقف کرا لەسەر ئێرکانە کەوا لۆ بکرێتە خێر و خێرات و دابش بکرێت یەک خەڵکانی تریشەیە کەوا دێن خواردنی دێنن ئەرزاقی شک دێنن هەیە جادەرە یەک جەم ئایدی منە هەیە هەندێکی دێنی هەیە زیاتر دێنی واشمان لەفکرد نەچی جەژنانیش ڕۆژ یەکەمی جەژن لە هەردوو جەژن خواردن لێرکانە کەوا دەکرێتن دابش دەکرێتن ئەو نێشخۆنانی کەوا دێن لێرە نێژە دەکەن پاش نێش خواردن دەخۆن و هەروە خەڵکانی تیش دەبۆ تەبەڕک دەبنەوە ماڵەوە. نەخۆشی گورچیلە یەک لەو نەخۆشیانەیە کە خەڵکانێکی زۆر تووشی بوون و هەر بۆیە دەبێ بەردەوام لەژێر چاودێری پزیشکان بن. ئەو کەسەی تووشی نەخۆشی گورچیلە بووە پێویستی بە ئاو خواردنەوەیەکی زیاتر هەیە و ئەگەر بەڕۆژوو بێت ئەگەری ئەوەی هەیە کە مەترسی بێتە سەر ژیانی و پێویستە ڕێنماییە تەندروستیەکان بە تەواوی لەبەرچاو بکرێت.
ئەو ئەندامەی لەشی مرۆڤ کە بەهۆی وشکبوونەوەی لەشەوە یاخود بەهۆی تینوێتیەوە یاخود بەهۆی بەڕۆژووبوونەوە با بڵێن تووشی گرفت دەبێ گورچیلەکانن بە شێوەیەکی گشتی یەکەم ئەندامە کە تووشی گرفتی نەخۆشیەکانی دەبێتەوە. مەسەلەن ئەم بەڕۆژووبوونە لەسەر کەسانێک دیارەواز بوو پێویستەکەەوە کێشەی گورچیلەکانیان نەبێ لە ڕووی ینی با بڵێن تەندروستی گورچیلەکانیان زۆر سەلامەت بێ. ئەوانەی کە غسلی گورچیلەیان بۆ دەکرێت ڕۆژانە یانیش هەفتانە یانیش مانگانە یان هەر شێک لە شێوەکان تووشی گورچیلە سستی بوون ئەوانە پێویستە بە ڕۆژوو نەبوون چونکە بە وشکبوونەوەی لەشیان ڕێژەی ئاو لە لەشیاندا کەم دەکات دەبێتە مای زیاتری وشکبوونەوەی گورچیلەکان و لە ئەنجامدا سستی گورچیلەکانیان زیاد دەکات و لە ئەنجامدا ڕێژەی پاشەڕەکانی زیندە چالاکیەکانی لەش کە لە نەتیجەی زیندە چالاکیەکانی ماسوولکەکان و هەناسەدان و زیندە چالاکیەکانی جگەر و هەموو ئەندامەکانی تررا دروست دەبێت لە گورچیلە ناتوانێت بیکاتە دەرەوە لە دەرەنجامدا لە ناو گورچیلەکاندا کاڵەکە دەبێت بۆی ئەوانەی کە سستیان لە گورچیلەکانیاندا هەیە پێویستە بە سەراحەت ینی ناتوانن بە ڕۆژوو بن و ئەمە خاڵێکە خاڵێکەوەیە ئەوانەی کە چیسی گورچیلەیان هەیە بۆ نمونە چیسێکی زۆریان لە گورچیلەکاندا هەیە و ئەم چیسانە زۆربەی کات با بڵێن یەک چیس و دوو چیز نیە کۆمەڵی چیسەجار لەشێ بۆ ماوەی بێ دەشێت لە دوایدا دەستی کەوت بێ نەخۆشەکە ئەمە دیسان گیرگرفتێکی بۆ دروست کردو دەکات بۆ کەسەکە و کە پێویست دەکات بەڕاستی دسمی یانتۆڵی لەشی وشک نەبێتەوە بۆی پێویستە بەڕۆژوو نەبێ و ئاو بخواتەوە بەردەوام بێ لەسەر خواردنەوەی شلەمانیەکان. خاڵێکی ئەوانەی کە بەردی گورچیلەیان هەیە ئەوانەی کە بەردی گورچیلەیان هەیە بەردەکەیان گەورەیە و هاتووە با بڵێن هەموو ناو گیرفانەکانی گورچیلەی گرتووەتەوە بە جۆرێک ئەوش بە هەمان شێوە پێویست دەکات لەسەریان کەەوە بەڕۆژوو نەبن لەبەر ئەوەی گرفتی وشکبوونەوەی لەشیان دەبێتە مای زیاتری گەورەبوونی بەردوو و هەروەها دروستبوونی ئیلتیهابات یان باڵێن هەوکردن لە گورچیلەکەدا ئەم کەسەش بە هەمان شێوە ئەم کێشەی بۆ دروست دەبێت. ئەوانەی کە نەخۆشی با بڵێن درێژخانیان هەیە و پێویستیان بە دەرمانە بە دەرمانی گورچیلە با بڵێن وەکو ئەوانەی کە گورچیلیان بۆ چێنراوەتەوە بە کەنسەر نەخۆشیەکانەکەەوە گورچیان بۆ ئەمەش بە هەمان شێوە پێویستە دوور ینی پێویست دەکات لەسەریان کە ئاو بخۆنەوە ڕۆژانە و شلەمەنی زۆر بخۆنەوە و پێویست دەکاتەوە خۆیان بپارێزن لە برسێتی و لە توێنێتی. گەنجێک لە شاری ڕانیە کارگەیکی ناکردنی کردوتەوە هەلی کاری بۆ زۆر ئافرەتی ماڵەوە ڕەخساندووە. لەم کارگەیەدا نانی تیری بە چەندی شێواز دروست دەکەن و بەرهەمەکەشی بۆ شارەکانی هەولێر و سلێمانی و کەرکووک دەنێرن. ئەم گەنجە قازانجی کارەکەی دەدات بە خەڵکی هەژار و نەخۆش و ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاری هەیە. ئێمە سەرەتا لە پرۆژەکەمان زۆر بچوک بوو ینی ساڵی 2013 بۆ چواردە دەستمان پێکرد بەڵام دواتر کە زانیمان خەڵکێکی زۆر ڕوومان تێدەکا بە تایبەتی ئافرەتە و خەڵکانێک کە کەم دەرامەت بوون داوایان دەکردبێن لە لامان ئیش بکەن. ئیدی وای لێ هات بەردەوام کرێکارەکانمان زیاد کردن هەتا کوای لێ هات کردمان بە گرروپ بەڵام دواتر چوین بۆ چاوەڕنەوە بە شارەکانی تریش لە هەر شوێنەی شوێنێکماندانا بەڵام ئێستا زیاتر جەختمان لەسەر زۆرترین فرۆش کردوتەوە بۆ ئەوی زۆرترین خەڵک کارمان لە لابکە چونکە بۆی ببینە سەرچاوی بژێوی ژیان بۆ ئەو خەڵکی کەم دەرامەتیوانە چونکە بەڕاستی خەڵک پێویستی پێمانە و لە هەمان کاتدا ئێمە پرۆژەکەمان قازانج نەویستە بە نمونە هەرچەند قازانج بکەین لەو کۆمپانیەکانی بەرەکەتدا داهاتی هەموو شوێنەکانمان ماگانە داراییمان دیاری دەکەین و دەیبەخشین بە خەڵکی هەژار بە نمونە بەشێک بۆ کرێکارەکانی بەکاردێنەوەوانەی دەستیان کردەوە لە هەمان کاتدا بۆ خەڵکی نەخۆش ئەوانەی پێویستیان بە عیلاج و بە دەرزی بۆ بابەتەیە ئەوانەی پەککەوتەنانیان بۆ دەنێرین مەسەلەن لەو بابەتانەدا خەرجی دەکەینەوە داهاتەکەی. ئێستا کە ڕۆژانە لە ڕۆژانی پێش ڕەمەزانەوانە لە کاتژمێر 3:30 بەیانەوە دەستمان بەکاردەکرێت تاوەکو 1:30 شەو تەنها 2 کاتژمێر بۆ 3 کاتژمێر شوێنەکەمان دادەخست بەڵام ئێستا چونکە ڕەمەزانە تایمەکانمان گۆڕیوە لە هەموو شوێنەکان بە نمونە هەندێک کرێکار دێن لە 3 بەیانیەوە دێن لە دوای ئەوەی کە پاشەویان خوارد کار دەکەنە تاوەکو سەعاتدەی بەیانی لەوەدا دەخرێت تاوەکو دەکاتە 5 ئێوارە لە 5 ئێوارە بۆ 6 یان کە ڕۆژوەکەیان شکان دەست بەکار دەکەنەوە تاوەکو دێتە پارشە و تایمەکان دابش کراوە بەسەر دوو بەشدا
ئێمە چەند زۆر نانیمان هەیە بنمونە نانی گەنمی خۆماڵیمان هەیە نانی سپیمان هەیە تەبیعی کە وەکو ئەو ئاردی کە داخل دەکرێت لە تورکیا و لە ئێرانەوە و لە هەمان کاتدا جوی خۆماڵیمان هەیە و لە هەمان کاتدا جوی تورکیش هەیە بەڵام ئێمە ئەوانەی نەخۆشی شەکریان هەیە یان ئەوانەی کە مەبەستیانە لاواز و زەعیف ببن یاخود ئەوانەی کۆڵۆنیان هەیە ئێمە نانی جیان پێ دەفرۆشین جوی خۆماڵی کە 100% بە گرنتی دەیفرۆشین و لە هەمان کاتدا خواستی خەڵکیژەوەی بە پێی خواستیوان ئێمە نانەکە دابین دەکەین بنمونە هەیە داوای نانی خۆماڵی دەکات ئێمە ئەو نانی بۆ دابین دەکەین هەیە دەڵێ نانی خۆماڵی و نانی ئاردی سپین بۆ تێکەڵاوکەن ئەوەی بۆ دابین دەکەین ینی نانی سپی تەبیعیشکە و ئاردەیە داخل دەکرێت و نانش بەرهەم دێن هاوڵاتیەکی بە تەمەنی شاری سلەیمانی ساڵانێکی زۆرە سەرقاڵی چاکردنەوەی پەرەمێز و تەباخە و لە کارکردندا نامێنێت ئەم هاوڵاتیە لە کارەکەیدا لێ هاتووە و دەڵێت من بەردەوام هەوڵی پێشەوە چوون و گۆڕانکاری دەدەم و زۆر جاریش بێ بەرامبەر ئیش و کاری خەڵک جێبەجێ دەکەم. من لطيف شيخ فرج معرف مواليدي 1943 لصالح حبتا وششوا لم دوكانا إيجاكم همو صنعتي هوايات ما كفير ببم أول شيء كان نزانم ما استش هرقريكم حزكم زيادة اهتمامي بيبم من لأول زارة إشي أو كهرباء ما كرت بلام كرجيم نما وإشا مجبور بووم دەست کەم بە ئیشێکایی تر دەستم کرد بە ئیشی غاز جاران لەسەر بە نەوت ئیشانە کرد ئێستا وڵات پێش کەوتووە ئەلحەمدولیلا غازیش زیاتر هەیە ئێستا بە ئیش بە غازەکەن بەعام و شێکی جوانیشە غاز پاک و تەمیزە ئێستا بۆ نمونە ئەمە هێناویانە بۆم چاکردوون ئەمە کۆنا ئەمە لە کۆنەکانە بۆمان چاکردوون ئیشی ناکرد بۆم چاکردون خصومەتە سەر ئیشی وەکو جارانی تازەی خۆی ئیشی کردووە دیسانەما ئەمە زۆر کۆن نییە بەڵام ئیشی نەکردووە ئیشی کردووە بە عمل نەهات ئیشەکەین بۆ چا کردوێتەوە دیسان ساحێبەکەی دەیباتەوانێ لەسەر شێوەی تازە وەکو تازەم بۆ لێ کردوێتەوانێ وەکو تازە لە شەریکە دەشوێت من پێخۆشە کە بەردەوامە بم یەکەمینی لەگەڵ عمری منە مناسبە و پێشتریە خەم ڕۆژ بە ڕۆژ بە واستەی ئەوە کە سەیری ئیشەکەکەم و هیوایەتم زیاتر لەسەرێتی ڕغبەتم لەسەرێتی چاکتر پێشیەخەم زۆر شتەی عاسی بووە کە چا ناکرێ من چاشێکم لێرە وایلی ئەەکەم کە لە شەریکە چۆن دەرچووەها زۆر لە جاران باشتری چاگەکەم زۆر هاوڵاتیە شتێکی زۆر ئاسانەیە بەلام بۆی چاکەم زۆر بە قورسیەگریا بێن بەرامبەر بۆی چاکەم و ئێمە دەستی ئەوانەیشی لەگەڵاکەم بەشی خێری خوای کیاڵموانێ زۆرم خۆشەوێ لەبەرەوەی کە ئیشەکە منی مەشغول کردووە کە نەکوچم لە سەرجادە دانیشم و بەتاڵ دانیشم و بندیوار بگرم خۆم مەشغوڵەکەم و عمریشم تازە ئاکاتەوە ساڵی 1970 لەگەڵ ڕێژێکی زۆر لە خەڵکی دەڤەری بادینان بەر شاڵاوی ئەنفال کەوتووە و ئاواری باکووری کوردستان بووە. مام شیڤان بە کامێرای خۆی فۆتۆگرافەری دیمەنی ژیانی ناو کەمپەکانی موش و مێردین بووە و وێنەکانی ماون و وەکو ئەرشیڤێکی باش پاراستوێتی. نۆڤێ من یەک و پشوڕەش ئەسپێوەتی مانیۆسین حەسەن بوتیە ئەمە نۆڤێ من یە هونێری وەکی دی ئەسپێوەتی مانیۆسین مامێشمون مامێ زۆرۆکۆن بڕاستی عشق وەختی ئەس بژمێتە عشق ڕۆمانە عشقی گەلەکە
پێی عشقی گەلەکە مەزنە ئەگەر مرۆڤ بێت و شلوڤەکردن احتمالە مرۆڤ پەرتووکە جێبن بێسیت و پێی عشقی خلاص نەکردن عشقا وڵاتی لەمە توی عشقیدا ئەس بوومە پێشمەرگە ئەز چەند هونەرمەندێکت دێرین وی سەردەمیمەت گەلێک کار کرد تاکو ئەنفالە ڕەش ساڵا 1970 بسەر میلەتەمە کورد بە داگرتی بشێوەیەکی گشتی ئەس شێم بێژ بەڕاستی وەختی ئەمل وێ درکێ یعنی مە هەزرت کرد دەروژێک هێتن ئەم پێدوی ئەرشیڤێکی بین یعنی دەروژێک هێتن ئەم پێدوی بەڵگۆ بین لەما ئەلوی دەمێ ئەسڕۆبم کۆمێرەکە بدەستخۆ خست من هەندێک وێنە گرتن یەت ئاهەنگێت ناکردین چونکو بەرپرسیە تیپێکی بۆ من لێ دەرکێ و ئاهەنگێت خۆمە وێنەتکردن و دەردەسەریە قوتابیە و قوتابخانێت خۆمە وێنەتکردن کاچەوە دەسەوەتی قوتابێ و سەر کاغەزە پەرکێ تەماتەیە و قۆلکۆ جگارەیە و یا کارتونە و سەر تەختە بەندەوەشی کە سێلکا نانی بوو یعنی بوو من تشتێکی وەس و ئەس ڕاکردم کو ئەپشێم تشتێکی وەرگرم بوو پاشە ڕۆژێکە بینیتن وەک ئەرشیڤەک وەک دیرۆکێک وەک مێژووەک شوڕەژوان و قەهرەمان و مێرخواس و مێرچاک و خێزانی شەهیدی توی سەردەمی بوون زاروکەویە برسی و زاروکەویە پێخواس و ڕیس و بەد سڕێ و سەقەمێ و پۆرانە مەسەرفێ بکە توی زۆرۆکی خۆدان کات و نەشێت شنۆفسیمێ دەرکەوی توی زۆرۆکی خۆدان کاتن ئەرێ دوێت بوو چ بکەی یعنی چ تشتێ بوو بێتەکردن ئەس خود بێشم کێمە و یۆ دوێژێک ئەس پاڵدەم کو ئەس vê ئەرشیڤی بینمە پێشچاف ئەو غەدرە لەوان کەسن هاتیەکردن یعنی ئەس چەند بێژمەتە غەدرەکە زۆڕم بەجەمنی هاتیەکردن یعنی ئەڤە 29 ساڵ سەر ڤەچۆی 29 ساڵ تا کۆ 3 ساڵە حتا نوکە کوژمەکە کێم ئەوجی شێ تپلۆت پێشمێری یهاتینە قەرەبووکردن و ڤیدیۆێت سەرهەلدانێ وەخت بێژین کوچە میلیۆنی یا چەلی و دەشتانێ و ڤیدیۆێت دۆستانێت قەهرەمانێت شۆڕەشت پێشمەرگەی مێت هەین یعنیت کانی ماسە و سەری ئەرەدەنا و ڕەخێ بۆمەڕنێ و ڕەخێ دووسکە یعنی من ئەو ڤیدیۆشێکێ بدەست خود ئێختین زێدەباری وێنێن شۆڕەشێت پێشمەرگە دەیرین ڕۆنیا هەرچەندە تەمەنی کەمە بەڵام بەهرەی زۆری هەیە ئەوە جگە لەوەی کە شیعر و چیرۆک دەنووسێت لە وێنەکێشانیشدا باشە و کاری هونەری و کاری دەستیش دەکات ڕۆنیا لە ڕێگەی یوتیوبەوە بابەتەکانی بڵاو دەکاتەوە و هەر لەو ڕێگەیەشەوە فێری زمانی ئینگلیزی بۆ و هاوڕێی زۆری پەیدا کردووە. My name is Ronya. I'm 10 years old. I'm in a 4th class, and I helping my mother and my father. And my father, I helped me. I wanted one thing, and my father buying for me. And I love my mother, and I love my father too. And my mother, she's making the food in kitchen, and I helping him, and I help my father too. I making this flower, and this is a paper, and I drawing the flower, and I cutting with this scissors. I make this flower, this paper, and I drawing the flower, and I cutting with this scissors, and I color the pink color, and the face is yellow, and I make it the leaf. لە یوتیوب
توش فێر بووم هەندێک سێری قەناتێکەکەم کە هەندێک هەیە بوو کە زۆر لێ نەش بێنگە قسە بکەن هەندێکیش ئێستا ئەفرەکاتۆنێک یان کارتۆنێک یان هەر فیلم کارتۆنێک بێ ئەوەی ئەوانەی ئینگلیزینە زۆر سێری شتانە دەکەم مامۆستاکە دێت ئەوە دەڵێت گود مۆرنینگ عنی بەیانی باشە ئێمەش دەڵێن گود مۆرنینگ تیچەر good morning teacher ئێوە دەڵێن how are you ئێمەش دەڵێن we are fine thank you ئەوەندە قوتابەکانیش هەندێکی خوێنێت هەندێکی ناخوێنێت ڕۆنیا هە لە سەرەتای برن پێشەوەی بچە مەکتەبێ ئەمن پێشەوەی بچە مەکتەب منداڵەکان فێر دەکەم هەموو پیتەکان و نووسین و ڕسمیان قەڵەمیان دەدەن دەستێ بە خۆیان فێر بن یانێ پێشەوەی بچە مەکتەبێ هەمیان وا فێر کردیا دیتم ڕۆنیە هەندێک زیاتر لەوان کە دەستی بە قەڵەم ڕسم دەکرد و خەتی ڕاکێشاو ئیتر چۆ مەکتەبێ فێر بوو مەسەڵەن هەر مەکتەبە و تەڵەبە و دەفتەر ڕسمی خۆی هەیە دەبینم هەر زوو تەواوی دەکرد با بە لۆم کڕەوە مش دەستەکەم دەبین یعنی باشە ناشرین نیە ئیتر زۆر لۆم دەکڕی لە مەکتەبێک دەفتەر ڕسم و لە مالە زۆری هەبوو ئیتر وەم نەکرد زانیم کە ئەوە دەستی ڕسمی هەیە بارێکی هەیە تێدا من هەست هاوکاریم کرد لە چ ڕاستی ڕسم نازانم بەڵام خۆی تەنها ئەو ڕسمە دەبینی شش دەیبینی و دەیکردەوە من دەیبینی ڕسمی وای کردیا من تەسەوڕ نەدەکرد هەرچەندە بە شێوەی کاریکاتێری و شیوا دەرەچوو چۆشان نەگەشتە ئەو ڕاستەی بابرێن بەڵام دەمزانین زۆر بەهێزە یەک لەوانە کاتی کە خۆم لێ تووڕە دەکرد ڕسمێکی من دروست دەکرد بە تووڕەیی برۆم گرژە مەسەرەن خۆم لێ تووڕە کردیە دەینووسی ئەوە باوکمە خۆ لێ تووڕە کردیمە من لە قوتابخانەی ئەهلی ناخوێنم ئەم بەس لە قوتابخانەی سەربەخۆی ئایندە دوو دەخوێنم بەڵام من ئەگەڕکە ئایندە دوومە من لە ئەهلی ناخوێنم بەس لە ئەهلیوانە فێر نەبوومە تەنەتەنە لە دەورەش نەبووم And this is a fire about Newros and Happy Newros with a Happy New Year with Kurdish 2719 ئەم لە ماڵەوە من توانم کتابش دروست بکەم واتوانم شعرش بنووسم واتوانم ڕسمیش بکەم واتوانم خەریکی و گوڵە دروستکردنی گوڵانە بم شت بۆ مێز بۆ دایک مەسترمەوە کەوتم بۆ دایک مەسترمەوە یارمەتی دایک و باوکمەدەم یارمەتی خوشک و براکانمەدەم یارمەتی خێزانەکانمەدەم بەرگە و بابەتی وارە 24 ئەمڕۆمان کۆتایی پێ تا سبەی ئێوارە ئاسودە بن.